خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ومن سعى على عياله ففي سبيل الله. ئەو کەسانی کە نەفەقە و مەسروفی ماڵ و مناڵی خۆیان دەکەن، ئەو مەسروفە مادەم لە شتێکی حەڵاڵ دابێت، خوای گەورە بە جیهاد بۆ دەنووسێ، واتە ئەوەی کە کەسابەت دەکا بە حەڵاڵی نەک بە غەش و خیانەت و فڕۆفێڵ و درۆ، ئەوەی کە کەسابەتەکە، ئەوەی کە موچەخۆرە، ئەوەی کە بژێوی ماڵ و منداڵی خۆی پەیدا دەکات، ئەگەر بە حەڵاڵی پەیدای بکە ئەوە جیهادەکە لە پێناو خوادا، ففي سبيل الله. ئەوش بە هەمان شێوە جیهادە لە پێناو خوادا. واللهی خزمەتکردنی ژن و مناڵت جیهاد و تێکۆشانە لە پێناو خوادا، بۆیە بە کەمی مەزانە. ئەو پەڕی دوورە ڕێی بەڕێستان شێتیە، ئەو پەڕی نەفامی و نەزانیە ئینسان لە دنیادا وەکو فەقیرێک بژی لە کاتێکا کە هەیەتی بۆی بە دەوڵەمەنی بمرێت. ئەوە نەفامی هەندێک کەسە، دەیەوێت لە دنیادا وەک فەقیرێ بژی، بەڵام کاتێک کە مرد کاکە ئەوەندە ساری بەجێهێڵا، ئەوەندە خانووی بەجێهێڵا، ئەوەندە پارەی وشکی بەجێهێڵا. ئەمە ئەو پەڕی نەفامی و شێتی ئینسان دەگەێنێ. یعنی ئینسان کە ئەوەندە نەفام بێ ماڵەکەی خۆی نەخوات، لە کاتێکە ئەوەی کە سەرفی ئەەکەی خوا بە جیهاد بۆتە نووسێ، ئەو کەسابەتەی کە دەیکەی بە حەڵاڵی خوا بە جیهاد بۆتی دەنووسێ، ئەو پارە پولەی کە پەیدای دەکەی بە جیهاد بۆتی دەنووسێ. بەڵام وەڵڵاهی مزگەنی دەدەم بە تۆی ڕەزیل، بە تۆی دەستن و قاو، ماڵ و مناڵت، کچەکانت، کوڕەکانت، زاوا و بووکەکانت لە دوای مردن و بە خاک سپاردنی تۆ ماڵەکە هەمووی تەوزیعەکەن. ئەو ماڵێک کە ئاوا گرتت ئەگاتە دەستی ئەوان، بەڵام دوای ماوەیەک بۆیە بیخۆ، ئەوان دەیخۆن دڵنیابە ئەگەر لەسەر ڕەفتاری تۆ نەبن، چونکە ئینسان کە ڕەزیل بوو پەنا بەخوای گەورە زۆر خەتەرە.